سعد یەکێکە لە کڕیارانی گۆشتی قەل و مامەڵەی دەکات. ئەو دەڵێت من عاشقی گۆشتی قەلم، چێژێکی تایبەتی هەیە لە لای من و ساڵانە لە جەژندا لەگەڵ خۆشەویستانم بەیەکەوە دەیخۆین. خۆی عادەتەن زۆر جاران سعرەکە بەرز و نزمی تێدەکەویتن بە تایبەتی لە بۆنۆ مناسبەکان بە زۆش کاریگەری نەکردێت سەوەی کا من وازی لێ بینم چکەم بخۆم زۆر حەزم لێیە، یعنی فەرقمی لێ کەسێکی ئاسایی کە جابەجار دەیکڕیتن جابەجار بەرز دەبی نزم دەبیتن بەرام کاریگەری نەکردێت سەرەوەی کە مان نەیکڕی خۆی وەکو لایانی سەحیحترە فەرقی هەیە لەگە مریشکە مەسلعەکەی و تامیشی زۆر خۆشترە هەتا لە چەلاوەکەشی. عاشقی گۆشتی قەلی بالضبط بەتاکید. لەگەڵ هاتنی جەژن خواز لەسەر گۆشتی قەل زیاتر دەبێت و هەندێک کەس وەک نەریتی ساڵانە گۆشتی قەل دەکڕن. قەلی کوردی زیاتر خواستی لەسەرە و نرخی 1 کیلۆی 15,000 دینارە. ماشەڵە بە بۆنەی جێژنەی زیاتر على 6 سەرف دەبیتن، خاستە على 6 معلەشی کوردیە لە گوندەکان لە بۆمان دێتن، على 6 دوسێ بابەتی هەیە، رووسی هەیە، ئێرانی هەیە، دەواجن هەیە، بەس هیچ ئەوانە ناگەنە على 6 خۆمان على 6 کوردی. کوردیەکە دەرەجەیەکە، هەن بە تامە هەن خۆشە، هەن بە جێژنەی هەن ڕۆژەکان دیکەش پێشەم و جمعان مشتری خاصمان هەیە تەلەفۆنمان لۆ دەکەن على 6 داوا کار دەکەن. قسەد مشتری خۆمان تایبەت هەیە بەرەبەری جێژنان چەند ڕۆژێک لۆ جێژن ببینێ داوای قەلی خۆمانەمان لێ دەکەن کوردی، یعنی ئەوی زیاتر ئیمکانێتی هەبی و وەسەد بی دێتن یعنی قەلی دەکڕێت چکە شتێکی کوردەواریە و عادەتیە جێژنان خەرک عەزی دەیە زیاتر هەر کۆچی بی قەلەکی دەکڕێ یعنی بزانی جەژنە ئارێ وەڵ کوێستا قەیسی کە برنج کە جەژن قەیسەکەی هەلەگەرا قەلەکەش ئەو هەیە. بەڵێ گۆشتی قەل بە یەکێک لە خۆشترین خواردنەکان دادەندرێ و لە وەرزی سەرما و لە جەژندا زیاتر هاوڵاتیان حەزی لێ دەکەن. گۆشتی قەل لە ڕووی تەندروستیەوە سوودێکی زۆری بۆ لەشی مرۆڤ هەیە، چەندین زۆر پرۆتین و ڤیتامینی بە سوودی تێدایە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.